لە پیرەمەگرونی خۆشەویستەوە سڵاوتان لێبێت. گەڕانەکەمان تایبەت ئەبێ بە کێڵگەیەکی پەلەوەری لە پیرەمەگرون. باشە بەچی هەلێکی جیابکەینەوە کە ئەمە کوردیەکە گەورەترا کوردیەکە ورترە. یعنی بەڕەنگەکان یان نییە بڵێ ئەمە بەڕەنگی. تایبەت منجێکی لە ئەوەیە کە بێ کەڵە شێری شەر هێلکاکە. بەڵام ئەوەیە چییە کە بە کەڵە شەرەکە هێلکاکە بڵێن هەر بۆ خواردنەکە ئەبێت. جا ئەڵێن کچ لە مش گرازەمە و شتا ناترسەوە تا من هەمستەرێکمە دەسێ لێشی ناترسم. سمۆرەی فڕینە؟ ئەمە یەک بیبیستە من خواتوان بیبینین؟ ئادەی؟ گەڕان شەممە کاتژمێرنەوە